لە کاتێکدا لایەنە تورکمانی و عەرەبیەکان داوای بە هەرێمکردنی پارێزگای کەرکووک دەکەن، بەڵام لایەنە کوردیەکان کە خاوەنی زۆرینەی دەنگەکانی ئەو شارەن داوا دەکەن بخرێنەوە سەر هەرێمی کوردستان. هو مشروع الكتلة التركمانية في مجلس محافظة. پروژەی فراکسیۆنی تورکمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەیە کەرکووک هەرێمێکی سربەخۆ بێت و ئەم پرۆژێژ لە ساڵی 2006ەوە پێشکەشکراوە، بەڵام بەهۆی ڕوودانی گۆڕانکاریەکانی هەنووکەیی واقعێکی نوێی سەپاندووە. ئێمە لەگەڵ ئەوەداین کەرکووک هەرێمێکی تایبەت بێت و لەلایەن تەواوی پێکاتی کەرکووکەوە بە ڕێژەی یەکسان بەڕێوە ببرێت، تەنانەت بۆ ماوەیەکی ڕاگوزەر و پاشان هەڵدەسین بە دامەزراندنی یەکەکانی بەڕێوەبردن و دامەزراوە ئیداریەکان و بە یەکسانیەکی تایبەت. پاشان دوای 4 ساڵ و توێژ لەسەر ئەم بابەتە دەکەین بۆ چۆنێتی بەڕێوەبردننی ئیداری کەرکووک. جا ئەگەر وەک هەرێمێکی تایبەت بێت یان لەگەڵ بەغدا بمێنێتەوە یان لەگەڵ هەرێمی کوردستان، بەڵام لە ئێستادا ئەوەی گرنگە کەرکووک ببێتە هەرێمێکی تایبەت بۆ ماوەیەکی دیاریکراوە بۆ ئەوەی هەمووان هەست بکەین کە بەشداری لە بەڕێوەبردننی ئیداری کەرکووکدا دەکەین. بەپێی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کۆی 12 کورسی، کورد 8 کورسی پارێزگاکەی بردەوە. بەم پێیە دەتوانێت لە ڕێگەی زۆرینەوە چارەنووسی پارێزگاکە یەکلایی بکاتەوە. ئێمە لە 2008 ئەم مەجلیسە بڕیاریدا مان لکێنن بە هەرێمی کوردستانەوە لەبەر کۆمەڵی هۆکار و لەبەرەوەی مادەی 140 دەسەدەسی پێکەن و جێبەجێ ناکرێت و هەندێک جار ژەڵێن مردووە. معقول نییە مادەیەک لە دەستورێکە بمرێ و دەستورەکە کاتی دەستورەکە بمرێ ئەوش ئەمرێ لەگەڵیا. ئێمە بەردەوامن لەسەر نەهجی خۆمان و ئەمانەوە بچێتەوە سەر هەرێم و ئەو دەنگەی ئێمە هێنامانە زۆرینەین لە کەرکووکە. ئەگەرەک و هەرێم و خەڵک پاڵ پشتیمان بکە ئەوە ئێمە گەڕین و سەر هەرێم. لە کاتێکدا کوردەکان زۆرینەی پارێزگای کەرکووک پێک دەهێن، عێراقیش بوجەکەی بڕیون، بەڵام هێشتا کوردەکان دوابڕیاریان لەبارەی چارەنووسی کەرکووکەوە نەداوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.